Welcome to the Voice of America in Kurdish. Veda Washington Radya Kurdi dengi Amerika Slavu rêzê guhdarên hêja ev dem û her demê we şad û bextewar bin. Di bernama me ya yekem de di weşana îro de roja sêşemê 16 meha hezîr guhdarên hêja hîn dişêne birêka Facebook û Twitter peywendiyê digel me bikin. Navê me li ser Facebook û Twitter ev e VOA Kurdish. Belê guhdarên hêja her şer û pevçûn berdewam dibin li hundirê Iraq û Sûriye li dijî Daişê bi taybetî li Iraqê gonha hinek ji milîşeyên Şîî ve jî li dijî wan şer dikin û bûye cihê kêşê û pirsgirêkan. Di derbarê wê re hevkarê min Xalid Fettah ev hevpêvîn li gel birêz Rêbwar Fettah şirovekarê siyasî ji Brîtanya kiriye got di derbarî vî şerî dibêje şer riya xwe guhertiye û bûye şerekî taifî di nav Sunne û Şîa de. دکتۆر ڕێبوار سەرۆکوەزیرانی عێراق بەیانی سەردانی ئێران دەکات بۆ هاوکاریکردنی دژی شەری داعش لە هەمان کاتدا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕێبەرەتی هاوپەیمانیەک دەکات کە عێراق بەشێکە لەو ئەو هاوپەیمانیە دژی هەمان تیرۆریزمی داعش بەرەی جەنابێت ئەو هەردوو بەرەیە بۆ هەمان ئارمانج شەڕەکەی دەکەن دژی چەکدارانی داعش لە عێراق و لە سووریاش. ئێستا حاڵی حاضر ئەمریکا و ئێران یعنی هەردووشان لە بەرژەوەندیانە کە مەترسی داعش نەمێنێت بەڵام بە بۆچوونی من ئەو بەرەیە کە ئێستا هەیە لە نێوان ئەمریکا و ئێرانە کە بەرەیەکی فەرمی نییە لە بەرژەوەندی داهاتوو نییە لە بەرژەوەندی وڵین ناوچەکان نییە چونکە ئێران ئەوێت بەڕاستی زۆرتر سونە لە ناوبەرێ تاکو داعش کە بۆچوونی من لەو گەواهیانەوە کە دیومانە و لەو راپۆرتانەوە کە خوێنینەوە ئامانجی حکوومەتی عەبادیشە جەنگەکە بۆ بە جەنگی شیعە و سونە بۆ بە جەنگێکی تاریفی لە عێراقا کەوە لە بەرژەوەندی ناوچەکە نییە چونکە داعش لە ناوە چیە بەڵام سونە لە ناو ناچێت ئەو جیاوازیە نەکراوە لە نێوانی سونە و داعشە یعنی ئەوەمی من تێ بگەم ئەو شەڕێکی ئێستا حکوومەتی عێراق دژی داعشەکە وەکو ئەو شەڕە وایە کە دژی حیزبە کوردستانیەکانیە کرد لە سەردەمی خەباتی شاخە کە دیارە لە بەرژەوەندی عێراق نەگەڕایەوە ئەو نەرمیەی کە لە وڵاتانی سونە بەڕێبەرەتیە سعودی بەڕێبەرەتیە تورکیا بەرامبەر داعش یان شەری دژی تێرۆریزم لەو ڕەوانگەیە کە ئەوانە لە ترسی بەربەڵاوبوونی یان کۆنتڕۆلکردنی زیاتری هێزە شیعەکانە لە عێراق و لە سووریاش گومانیتیانە دیارە ئێستا ئەو ناوچەیە دوو بەرەی ئاشکرا دیارە ئەو بەرێش کە بەرەیەکی سوننەیە بەرەیەکی شیعەیە دیارە سعودی و خەتەر تا ڕادێکش تورکیا نەنرایەتی بەرە سوننەکەکەن لە کاتێکە ئێران و تا ڕادێکی زۆریش عێراق نەنرایەتی بەرە شیعەکەکەن یعنی سعودی بۆ نمونە لە ناوچەی ئەنبار کە لەسەر سنووری ئوردن و سووریا و لە سعودی شەوە نزیکە یعنی بۆ سعودی زۆر زەحمەت دەبێ بهێڵێ داعش لەو ناوچانە تێک پشتیە لەبەرەوەی کابێ ئەتوانی بڵێ بەداوسەی ئێران چونکە بەڕاستی عێراق حاڵی حاضر وەکو دەوڵەت ئەتوانی بڵێ دەوڵەتێکی شەفافە وەکو دەوڵەت بە قەناعەتی من هەر نیشە زۆرتر لەلایەن ئێرانەوە کۆنتڕۆڵ کراوە لەبەرەوە گرفتێکی گەورەیە بۆ هێزی سونە لەو ناوچەیە یعنی شەڕەکە وای لێ هاتووە حاڵی حاضر. سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما گوتی ئێمە استراتیجیەک تەواومان نییە بەرامبەر داعش بڕێی جەنابەت بۆ ئەمریکا ناتوانێت استراتیجیەکی تەواو بەرامبەر داعش دانێتن ئایا بە هەندێک بەرژەوەندی ڕێگرن بەرامبەر ئەوە یعنی بە پرسیارێکی هەڵۆز حەز دەکەم بەڕاستی بە تۆز کەمێک بە وردیەکە دەرفەتم پێی وەڵامی بمەوە یەکەم بەڕاستی وڵاتانی ڕۆژاوا لە سیاسەتی ناوچەکە ناگەن یعنی ئەو کەسانش کە ڕێنماییانەکەن وەکو ڕایوەشکار یعنی هەمومانیان بینن و لە میدیاکان قساکەن بۆ چوونێکی سەیریان بۆ ئاسایشێ بۆ نمونە یعنی ئەتوانم بڵێم دوو قوتابخانە هەیە کە
استراتیژیەک دابڕێژێ بۆ ئەوەی کە داعش لاواز بکایشانەوەیە کە زۆرتر وڵاتانی ئەوروپی لە ئەستۆیەگرن ئەویشەوە کە دەوڵەتێکی بەخۆتی عێراقی دروستەکەیت ئەم دەوڵەتە ئەم حکوومەتە بەهێزە ئیترەمانەقییان نییە خەڵکە سۆسێنێتەوە خەڵکە کوژیە سونە لەناوە بە ئەمەngە بەهێز بێ بتوانە عێراق هەمی بخاتەوە ژێ دەسەڵاتی خۆی و مەترسی داعشیش لەناو بێت ئیتر لەناو چۆن خەڵکی عێراق سەرکوتەکە خەڵک سۆسێنێتەوە جەنگی تایفیە کات ئەمانیان لاگرگ نییە بە بۆ چوونی من ئەم مەدرسەیە شکستی خوارد لەگەڵ بەهاری عەرەبیە ئەم خەڵکی ئەو ناوچەیە هەروەها باری سیاسی و کەلتوری جیهانیش بەهۆی میدیاوە بیا بەهۆی هەرچێکەوە بێ چۆتە ئاستێکی واوە کە خەڵکی ئەو ناوچەیە جارێکی تر سەدام حوسێنێکی تر یا بەشار ئەسەدێکی تر قبوڵ ناکەن ئەم مەدرسەیە قبوڵی کرد کە بەداخەوە ئێستا لە واچی وڵاتە ئەوروپیەکان ئەم مەدرسەیان لە ئەستۆگرت بێت ئەوەی کە پتوانە من بۆی بچم کە پتوانەی لەو ناوچەیە کاریگەر بێ ئەوەیە کابێت دەوڵەت دامەزرێ ئەو دەوڵەتەشە بێت دەوڵەتێک بێت ناڵێم لە ساسە وەکو دەوڵەت ئەوروپیانە بێت بەڵام ئەبێ هەندێک ئیلیمنت یا هەندێک توخمی دموکراسی و کۆمەلگەی مەدەنی و ئازادیەکانی خەڵکی هەبێت کە خەڵکی بتوانێت خۆی لەو دەسەڵاتە بدۆزێتەوە ئەمە بۆ چوونێکە کە ئەبێ استراتیژیی سەردابن دابڕێژێت نەک ئەوەی کە بتێ حکوومەتی عەبادی بەهێز بکەیت حکوومەتی عەبادی بکوێتە قەتڵ عامی سوننەکان ئەمە ناوی بنێژێت استراتیژی لە نابردنی داعش ئەمە هەڵەیە بە بۆچوونی من حکوومەتی عێراقی ئێستا و حکوومەتی مالیکیش داعشیان بەهێز کرد بەهێزتر کرد لەوەی کە بتوان لە ناوی برن ئەمە گرفتەکەیە دکتۆر ڕێبار فەتاح شارەزا و چاودێری سیاسی زۆر سپاسی جەنابەت دەکەم منش سپاس دەکەم